بسم الله الرحمن الرحيم. درود و سڵات و سەلام لەسەر پەیامبەری خۆشەویستمان بێ. سپاس بەخوا بێ لە سەرەتا و لە کۆتایی عزیزان و خۆشەویستان خوشکبرانی بەڕێز و بەقەدرم بە تایبەت خوێندکارانی بەڕێز و خۆشەویستی پۆلی 12. مرۆڤ تاوەکو لە ئامانجێک نزیکە بێتەوە سترێس و پەستانی زیاترە بێت بەڕاستێکی هۆرمۆنەکانی دڵە ڕاوکێی زیاترەکەن. پۆلی 12 یەکە لەو مەرحلانەی کە بەڕاستی جۆرێک ڕیسک و ناخۆشی تایە. بۆ هەندێکە بێت دەستکەوتێکی زۆر گەورە، بۆ هەندێکە بێتە هۆی ناڕەحەتی و قەلەقەیەکی زۆر بەڕاستێکی بۆ خۆی بۆ خێزانەکەی. وای لێ هاتووە ئێستا دوای 12 ساڵ 13 ساڵ خوێندن هەموو کۆمەڵگا و حکوومەت و داهات و ڕابرد و هەموو شتێک لەسەر ئەم کەسە لەم کاتەیە کۆ ئەبێتەوە. بەداخەوە ئالم کاتەیە ئەم خوێندکارە کە تەمەنی 17-18 ساڵێکە بێت لەم کاتانەیە ئەمەندە سترێسی لەسەرە، یعنی وەکوڵە ئەگەر بیدیت بەسەر کەسێکی زۆر تەمەن گەورەشە خاوەن ئەزممویشە ڕەنگە نەتوانێت هەڵیگرێت. لە کاتێکدا ئەم کەسە ئەم خوێندکارە ئەم کچە ئەم کوڕە ئامادە نییە بە ئەمە، نە باری دەرونی نە باری تەندروستی و مێشک و یادگەشی بەم شێوە ڕانەهاتووە. ڕاستەکەی 12 ساڵ فێرمانەکەن هەر بین و بڕۆین و مەنهەج تەواوکەین پێمان ناڵێن لە کاتی حاڵەتێکی ئاوا حەساسات چۆن خۆمان ڕابین چی بکەین و چی نەکەین. ئەزیزان و خۆشەویستانم، من ناوم عەتا شێخ عەلیە، خوێندکار بووم لە زانکۆی ئیسلامی مەدینە لە وڵاتی سعودیە. لەگەڵ بەڕێز مامۆستا ئاهات نەسڕوڵڵایە 3 ساڵ زیاترە خولی چالاکردنەوەی مێشکمان دروست کردووە. ئەو خولە سوپاس بەخوای گەورە هەزاران خوێندکاری و هەزاران کەس لە چین و توێژەکان لەوانی کە خوێنەواریان نەبوو لە ئەلف و بەیەکەوە بۆ کەسانی کە پرۆفیسۆری جامیعە بوون یان ئێستا لە بەشە جیاوازەکانان لە زانکۆ پەیمانگاکان یان تەواویان کردووە لەگەڵمان نەبوونە و سوودێکی زۆر باشیان بینیوە. لەم مودەتەیە خزمەتی میلەتی کوردمان کردووە، شتانێکمان هێناوتە ناو میلەتی کوردەوە کە لە شوێنای تر هەبووە بە زمان و بە کولتوری تر، بەڵام کوردان دنیەکی بەم شێوەی بۆ نەکراوە. لەخوا بەزیابێ خوێندکارانێکی زۆر سوودیان لێ بینیوە و توانیوانە خۆیان بدۆزنەوە. یعنی کەسێک بۆ نەچەنەها بەشدار بوومان هەبووە کە خوێندکاری دوای 12 بۆ بەشە پزیشکەکان بۆ یەکەمی هەرێم بۆ وتێتی من کە توانیم بە دەرەجە بێنم، بەڵام بەڕاستی خۆم و تەندروستی و دەرونی و هەموو شتێکم لە دەست داوە. ئەم خولە هەوڵی داوەکە هاوسەنگیەک نێوان دەروون و نێوان مێشکی ئینسان لانی ڕۆحیەتیشی دروست بکات. بەڕێزان و عەزیزانم، لەم کاتە ناسکەیە کەیتر خوێندکاران ئەچرن بابەتی خوێندنەوە کاتەکانیان ناسکە بێتەوە و مرۆڤ لە کاتی تنگانەیە ئامادەیە زۆر شت ببەخشێت بۆ ئەوەی بگا بەو شتە. یەکێک دێت ئیستیغلالی ئەکا، یەکێک دێت هانی ئەدا، یەکێک هاوکاریەکە، هەر شتێک بێت وەکوڵە مرۆڤ کەوتە ناو ئاوە دەست بۆ تەڵەپوشێکی شەبات. لەم کاتەیە ئێمە توانیمان خولی ئامادەکاری و پرۆگرامی ئامادەکاری بۆ تاقیکردنەوە بۆ پۆلی 12 ڕابگەینی، بەڵام بەڕاستی بە شێوەیەکی جیاوازتر، بە شێوەیە کە تایبەتمەندی خۆی هەیە تا ئێستا بەم شێوە نەبووە. لەم خولەیە ئێمە گرنگی بە چێ دەین ئازیزان و بەڕێزانم؟ لەم خولەیە ئەوەی کە گرنگی پێدەین لەگەڵ کاک دکتۆر شاکارە کە سوپاس بەخوا ئەو خولی چالاکردنەوەی تەواو کردووە، سوودێکی زۆر باشی لێ بینی. ئێستاش خوێندکارێکە لە بەشی پزیشکی ئەیناستن دوور و نزیک هەزاران کەس سوودی لێ ئەبینی. بیستمانە ئەزمموی هەم من وەکو ڕاهێنەرێک لەم بابەتەیە لەم بوارەیە و ئەوش هەم وەکو خوێندکارێک و ئەم بابەتی خۆی بینی و جێبەجێ کردووە کۆی بکەن و لەگەڵ کۆمەڵە شتەی ترە. لەم خولای ئێمە خزمەتی ئەوەی بەڕێزەکەین و هاوکاریتانەکەین لە چی شتێکە لە لانی دەرونیەوە کە بەڕاستی ئازیزانم زۆر خوێندکار هەیە پۆلی 12 تەواوکات، وەکو ئێمە هەممان پۆلی 12مان تەواو کردو خوێندوو، بەڵام ئەوەنە زەبری دەرونی بەرکەوتووە کە دواتر ئەبێ بەچەنەها حەب و تەرتیبات ئەم لانی خۆی چاکاتەوە، یعنی کارەسەتێکی زۆری بەسەر بێت، یان لانی سترێسی و دەرونیەکەی نایەڵێت، یعنی سەرکەوتوو بێت. خوێندکاری وا هەیە ئەم هەموو ساڵە خوێنێ لەم کۆتایە بە تەواوەتی سار دەبێتەوە، یان لە کاتی ئیمتیحانەتەکانە
بەتاڵی سار دەبێتەوە. من دوێنێ شەوێکێک لە ماڵمان بوو کاک دکتۆر ڕەوا ئەوی چوارەمی هەرێم بوو، بەڵام هیچ دڵەکەم پێخۆش نەبووە. بۆ خۆی دانا بۆ یەکەمی هەرێم. یانی لانی دەرونی زۆر زۆر بڕیاردەرە و زۆر هاوکاری ئینسانە بێت بەرەو باشبوون یا خراپ بوون. ئێمە یەکێک لەو تەکنیکانی کە باسەکەیە بۆ ئەوەی کە ئینسان لانی دەرونی باشتر کاتە کۆنتڕۆڵ کاتەوە کە باسێکەین. بۆ نمونە تەکنیکی 5 4 3 2 1. باشە، تەکنیکی 5 4 3 2 1. ئەم تەکنیکە ئەڵێ کاتێک کە تۆ سترێسێکی زۆر بۆ دێ بۆ ئەوەی کە نەمێنێت ئیتر چەند شێوەیەکی هاتووە. یەکێک لەوانە ئەڵێ هەڵ بدە 5 دەست لە 5 شوێنی جیاواز بدە. دەست لە دەستەی خۆت ئەدەیت، دەست لە شتێکی سارد دەدەیت، دەست لە شتێکی گەرمە دەیت، کتێبێک. ئەها هەستەکانە چیەکەی پەرتەوازەیەکەی بۆ ئەوەی هەمووی لەسەر مێشکۆ نەبێتەوە. دەست لە 5 شتی جیاواز بدە، 5 شت بۆ ئەمە هین بێتە. چوارەم ئەڵێ تەماشای 4 شتی جیاواز بکە. مەسەڵەن تەماشای دەستەکەیت، تەماشای شتێکی دوورەکەیت، تەماشای ئاسمانەکەیت، تەماشای گوڵێکەکەیت. ئەڕۆیت ئیمتحانەکەەوە شتێک لەگەڵ خۆتا بە تەماشای بکەی بەبیری بێنێتەوە. تێگەی؟ ئەمە زۆر زۆر گرنگە کە ئەڵێ ئەم تەماشاکردانە بکە. اینجا ئەڵێ 3 شت ببیسن. ئەڵێ هەڵدە 3 دەنگ، 3 شت. گوێ لە قورئان خوێنێکە گری، گوێ لە باڵندەیەکە گریت، گوێ لە دەنگی خۆتە گریت. یعنی قەی چێکە بەڕێزان دەنگی خۆت تۆمار بکەی، گوێ لە خۆت بگری. یعنی ئەمە زۆر زۆر هاوکار دەبێ بۆ ئەوی فشار و سترێست ئەوە نەهین نەبێت، لەسەر زاڵ نەبێت. دووەم ئەڵێ بۆنی هەڵدە بۆنی 2 شت بکە. باشە، بۆ نمونە ئەمەیسە من میوەیەکم لایە، بۆنی میوەیەکە، بۆنی گوڵێکیش بکە. زۆر هاوکاری دەبێت لە ڕووی بۆن، لە ڕووی بینین، لە ڕووی ئیحساسەکان هەموویەوە. ئەڵێ تامی یەکشیش بکە. باشە، تامی یەکشت بکە. بۆچی بەڕێزانم لایەنی دەرونیەکە ئەوەنە گرنگە؟ کۆنتڕۆڵکردنی ئەمانە ئەوەنە گرنگە؟ ئێمە 2 جۆر یادگەمان هەیە ئازیزانم. ئەتوان زۆر ئیسفادەی لێکەن بۆ خوێندن و ئیمتحاناتەوە شتێکی تریش. یادگەیەکمانەیە یادگەی مەنتیقیە کە زانیاری و بیرکردنەوە و ئەمانە هەمووی لەوا کۆ بێتەوە. یادگەیەکی ترمان هەیە هەستەکانە، هی هەستە. اینجا کات تۆ زانیاریەک ئەیزانیت بە چیا دێتەوە بیرت؟ بە ڕێگەی هەستەکانە ئەوە. ئەگەر ئەو ترافیکە ئەو هەستی ترس بوو، هەموو زانێرەکان پەشۆ بڵاوەکاتەوە. تر تۆ قورئان لە بەرەکەی یان فیزیای ئینگلیزی هەر شتێکی ترە پەشۆ بڵاوەکاتەوە. باشە، ئەگەر ترس بوو، ئەگەر بێمەتمانەیی بوو، ئیتر هەر هەستێکی ئەوە بوو، بەس ئەگەر هەستێکی باشی تایە بوو، ئەم زانیاریە باشتر بەبیری دێتەوە. ڕێک ئەڵێ فەرموو با بڕات. لانی دەرونی زۆر زۆر گرنگە. تۆ لەم 40-50 ڕۆژەیە بەڕاستی منم یا تۆ هەر کەسێکی تر بێت بتوانێت بە تەکنیکی جۆرا و جۆر بە قسەیەک بێشتێک ینی کابرا هاتوویت وەڵڵاهی من باوکم قسێکی کردووەیتە تەواو ڕوخانومێتی، باوکی ویستوتی هانی بدات لە دەرەجەیەکی دەرەجەیە کەوتوت ئیمتحانە وەڵایی هینەکەم باش نییە، هەر هەستێکی کردووە ڕێک ڕوخا وازیێنە. یەکێکی دەوتێتی نەوەڵا یارمەتیان داوە، زۆر چۆتە پێشەوە. بۆی بەڕێزانم لێرە ئێمە لانی دەرونی زۆر زۆر گرنگی پێدەین. لانی تەندروستی ئەو شتانی کە زۆر پێویستە بۆ بەڕێزت، چونکە ئێمە مێشکمان تووشی هەڵماندن ئەبێت کاتێک کۆمەڵی خواردن و خواردنەوەی خراپ بەکارهێنین یان خەومان خراپە بێتەوە. چونکە بەڕاستی ئیتر ئیشەکە وای لێ دێ خەوت تێکەچێتەوە، ئەمانە لانی تەندروستی تێکەچێت. تۆ ئاستەکەی کە ڕێدبۆڵێک بخۆی وزە دەداتێ، قاوەیەک بخۆی وزە دەداتێ، بەڵام تەرکیزت خراپەکات، خەوت تێکەدا. چ جۆرە قاوەیەک بخۆی، چۆنم قاوە دروستکەیت، چی کاتێک بیخۆیت، چ کاتێک بخەوی، ئەی چۆن بخەویت، چەند هەک بخەویت، وانە؟ ئەمە لای تەندروستی گرنگە. چەند خواردن بخۆی. تۆ جاری وا هەیە خواردنێکی بەسیتە خۆی، 2 ڕۆژ پێویست بە خواردنتر نی، پڕی وزە بوویتە من زۆر زۆر ئەویت. یعنی لایەنی خواردن زۆر زۆر گرنگە. بۆ نمونە شەکر، ڕاستە تۆ هەستی خۆشی و ئەمانە پێ ئەدا، بەس لە ڕاستی عەزیزانم شەکر وا ئەکات ئەم ئینسانە ناهەڵسەنگ بێت.
شەکر لەناو چایە بێ، شەکر لەناو بسکیتا بێ، شەکر لەناو هەر شتێکا بێت. بەڕێزان ئەو شەکرە والیەکان ئینسانە چی لێ بکاتەوە؟ ناهاوسەنگی ئەکات، بەیانی ئێخۆی هەتا ئێوارە ناهاوسەنگ دەکات، هەرچێتە ئیرادە و هۆرمۆناتت مەزبوط کەیتەوە نایەڵێت. بەڵام تۆ نازانی مەسەڵەن پێ ناوترێت چ جۆرە شەکرێ بخۆی ئیسفادەی هەیە. بۆی بەڕێزانم لایانی تەندروستی کە زۆر ئینشاءڵڵا گرنگی پێدەین و ئێمە لانی تەندروستێک شتێکمان بۆ ئێوە کردووە لەم خولەیە کە لە هیچ شوێنێکی ترا نەبووە. یعنی بۆ نمونە پاکێجی خۆراکی بەهای لەگەڵا ئێمە ئەگەر لە خزمەتانە کاتان نەگرم ئەم پاکێجە ئێستا 3 دانین بایە خۆی بۆ پاکێجی ئاڵتۆنی بابەتەکە 5 دانین لەگەڵا. بۆ من ئازیزانم ئەمە سرکەی مێشکە. سرکەی مێشکە سرکەیەکی سروشتیە. سوودی چییە؟ سوڕی خوێن بۆ مێخ چالاکەکات. کۆمەڵە ژەهرێ لە لاشەیە کۆ بێتەوە و لە مێشکا کۆ بێتەوە ئەم هەوڵی پاکردنەوەی ئەدات. چونکە ئەم سرکە ڕۆزماری تایە، جینکۆ بیلۆبای تایەوە، کۆمەڵشتی تایە کە لەسەریمە نووسیمانە. بەکتریای سوودبەخش زیاتەکە بۆ هەموو لاشەی تۆ. چونکە تۆ بڕێ خواردنی ئێخۆی نایزانیت، قەلەختەکە بێتاقەتەکە ژەهر کۆکاتەوە، ئەم سرکە بۆ نە پاکێکاتەوە، لاشت پاکاتەوە. ئەمە هەنگوینی مێشکە لەگەڵ ئەم پاکێجەیە لە شوێنێکی تر ئەمە نەبوو. بڕۆزانەکەی خولێکی ترەیە لە دنیا ئەم شتە بێ بەم کوواڵەتی بەرزی. بۆ نمونە ئەمە جیسینگی تایە، هەنگوینی سیدری تایە. جیسینگ یەکێکە لە بەهێزترین ئەو ڕۆکانی لە هەموو دنیا بۆ هێز و وزە و نوێکردنەوەی خانەکان. باشە جینکۆ بیلۆبا یەکێکە لە بەهێزترین ئەو گیانەی کە لە دنیا بۆ بەهێزکردنی مێشک و تەرکیز و سوڕی خوێن بەکاردێت. لۆبان و زیکری تایە کە ئیمامی شافعی زۆر بەکاری هێناوە خواردوێتی. وەرحاصل ئەو شتانە غیزا مەلیکی تایە کە خواردنی شاش نەکەی. ئەم زەیتانی تایە زەیتی مێشکی تایە لەگەڵ پاکێجەیە. چونکە ملانی تەندروستی تۆ گرنگە. ئەم زەیتەیە ئەم کەسە خەوی قوڵ ئەکاتەوە، تەرکیزی زیاد دەکا و وزەی بەرز ئەکاتەوە. ئەم لایانی علمی و فیدباکانی ئەتوان ببینین. بۆ نمونە ئەمە دەتوانێت تۆ زەیتانش خۆت بەکاری بێنی. بۆ نمونە زەیتی بادەمی شیرینی تایە، زەیتی گوێزی تایە، زەیتی کەتانی تایە، زەیتی زەیتونی تایە، زەیتی قەزوانی تایە، زەیتی گوڵە بەیبوونی تایە، زەیتی لاڤندەری تایە. ئەمانە هەمووی بۆ خەو کە زۆر پێویستە لانی تەندروستی من یا تۆ یا هەر کەسێکی تر پێویستمانە. بەڵام بۆ خوێندکارێک بەڕاستی کە ئەمە پێشتر نەبووە. یعنی تۆ ڕێی سەدان هەزار بۆ حەبێک بۆ شتێک جاری وا هەیە ئەڕوات یا بۆ خولێک شتێکی وای لەگەڵانی کە ئەم لایەنە زۆر گرنگی پێدەین. وەکێ لەو شتانی تریتایەتی خواردنێکە چەرەز، بادەمە، بندوقە، فستقە، عەلی بابایە، ئەمانە بۆ بەکەرێ هەنگوینی تایە. 2-3 کەوچکی لێ ئەخۆی پڕی تێر بیت، پڕی وزە ئەبیت، چالاکە بیتەوە کە ئەمە هەرنی. چایەکی تایبەتمان دروست کردووە ئەم جایەکە هەر ئەی خۆیتەوە سترێسەدا ئەبڵزێنێ، مێشک سافەکات، دەروون و مرتاحەکاتەوە. کە بەڕاستی ئەمە بەڕێزانم لەگەڵ تەندروستیە ئەم بابەتانە بەم شێوە گرنگی پێ ناتێت لە شوێن و شتێکی تر. اینجا بەڕێزە ئازادی ئەم شتە بەکارهێنی یان نەیهێنی. باشە بەڵام ئێمە لەگەڵ پاکێجەکە لانی تەندروستیەوە گرنگی بەم شتانە دەین. هەر ناوێن ئەوە بخۆ ئەوە مەخۆ، ئەو شتەکەمان بۆ حازر کردویت بۆ ئەوەی کە تۆ بە دوایە نەگەڕیت و تۆ کاتێ بۆ بگەڕێتەوە. تۆ کات زۆر گرنگە لێرە، ینی بۆ هەمومان کات زۆر گرنگ. چیتر لەو شتانی کە گرنگی پێدەین ئەزیزانم تەکنیکەکانی بەهێزکردنی یادگۆ مێشکە. و تۆ کام تەکنیکە بەکارین، کام تەکنیکە بۆ تۆ گرنگە لەم کاتانەیە کە تۆ زۆر پێویستەوە کاتێکی زۆر لە بەردەسانیە. هەنێک تەکنیکە زۆر پێویستەوە زۆر خێرا کارەکە. چەند ساڵ لەم بابەتین ئەزانین کام تەکنیکە کارەکە و سوودی ئەبێت بۆ بەشدار بووەکە. تۆ بەکارهێنی بۆ ئەوەی زانیاریەکانم باشتر لە مێشکات بێنێتەوە، وەربگریت بە باشتر بەبیری بێنیتەوە و تەرکیزیشی ئەم کەسە بەهێز و بەهێزتر بێتەوە. بەڕاستی تەرکی زۆر مهمانی. بۆ نمونە کەسی وا هەیە شتێک دایناوە بە 4 سەعاتێکە، ئەگەر تەرکیزی باش و بەهێز بێت بە سەعاتێکە. کۆمەڵە تەکنیکی کاریگەر و خێرا و باش لەم کاتەیە ئەم کەسە ئیسفادەی لێەکات. و بۆ نمونە دواتر ئەو بابەتانی کە ئیسفادەی لێەکەین باسیکەن چۆنی سەعیکردنە. چۆن سەعیەکەیت چ کاتێک بۆ لەو شتانەی من باسیەکەم بۆتانە خزمەتانە
چۆن کاتی گرنگ و ئاڵتوونی خۆ بدۆزیتەوە. تۆ چ کاتێک مێشکە چالاکە لە ڕووی مەزاجی و مەزاجی تۆ چۆن و چ کاتێک گرنگە بۆ تۆ. ئێستا کەسی وا هەیە سەعات 9:30 شەو بخەوێت، 6 بەیانی هەستێ کە نزیکەی 8 ساعات میخەوەکە بەیانی هەڵسێ، هیچ توانایەکی نی. ئەم کەسە لەم کاتە ناتوانێت بخوێنی. ئەی چ کاتێکی تر ئەم چالاکە سەعاتێکی ئەو کاتە چالاکە بەقەدە 6 ساعتی تر. ئێمە هەوڵ ئەدەین ئەو کاتە بدۆزینەوە و ئەم بابەتان لەکۆڵکەینەوە. ئازیزانم، هەموو ئەم کۆکردنەوەی هەموو ئەم بابەتە خەڵکێکە لە نرخی زۆر زۆر بەدڵای ئەزاین وەزعەکە و کاتەکە و ئەمانە. بەڵام ئەم پاکێجە خۆراکیانە و مودەی ئەم ماوەکە ئێمە لە خزمەتانە ئەبین بۆ ماوەی 8 بۆ 10 هەفتە و کاتی ئیمتیحانەتەکان و ئەوانە ماوەیەکی زۆر زۆرە. بە نامەی دەنگی بەوانەی ڕاستەخۆروانەیەک نیو کاژمێرە خایەنێت لەگەڵتان نابین، یانی بۆی کاتە زۆر نەگرێت. هاوکاریکی زۆر زۆر باشتانەکەین ئەو خواردانە چی بخۆم چی نەخۆم چی بکەم چی نەکەم لانی دەرونیتان چۆن کۆنتڕۆڵ بکەن سترێس و ئەم بابەتانە تاو کاتی ئیمتیحاناتش ئینشاءڵڵا لە خزمەتان دابین. حەزم کردم بابەتە لە خزمەتانە باس بکەم و ئومێدوارم کە سوودێکتان لێ بینی بێت و بەرچاوڕۆشن بن لەسەر ئەو بابەتە ئینشاءڵڵا عزیزان و خۆشەویستان. داوام لەخوایە کە کاتان پڕی بەرەکەت بێ و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. ئەمما زۆر زۆر بە سەرکەوتووی تەنانەت ئەم بابەتانێکی ئەمە لە مودەتە باسی بکەین بۆ فترەی زانکۆ و دوای زانکۆ و بۆ ژیانیشتان ئیسفادەی لێ بکەن. دڵنیام کۆمەڵشتانێکتان لە خزمەتانە باسەکەن ئەگەر خوا یارمەتیمان بدە و ئێوە شاوکار بن سوودی زۆر زۆر لێ بین ئینشاءڵڵا. ئەتوان لە ئێستاوە بەشداریکەن چونکە چەند ڕۆژێکی تر دەست پێ ئەکات خولەکەمان ناوم بۆ پیجەکانی ئاواتەکانی بنێن و ئەکاونتەکانی ئینشاءڵڵا بەشداریکەن. لە خزمەتانە دکتۆر شاکار چەند قسەیەکی دواتر ئەگەر پرسیارێکشتان هەبوو وەری ئەگرین. ئەگەر ئێستا دکتۆر حازر بێ بۆ ئەوەی لە خزمەتانە بێ. دکتۆریان فەرموو قوربان. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم طلبة عزيز وزۆر زۆر بەڕێزەکان. پشتیان بەخوای گەورە منیشم کەلمەیەکتان پێشکەشەکەم تەمان دەستخۆشی لە ماوەساعەتە ئینکە هەرکوێ کێشە بۆ ئەم ڕوونکردنەوانە. ئەگەر بتوانم ئێستا کامێرەکەم بکەمەوە زۆر باشە. مامۆستا جەنابتان کامێرەکەتان لێ دیاری هیچ کێشەی هەیە؟ زۆر باشە بێعیبە فەرموو. دوباره بسم الله الرحمن الرحيم. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طلبة بەڕێزەکان زۆر 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 خۆشحاڵم لە خزمەتتانە باسی کۆمەڵی بابەتەکەین ئینشاءڵڵا و زائیدەن کۆمەڵە ڕەنمایشتان ئێمێ کۆمەڵێشتان بیرێ خەمەوە زائیدەن ڕوونکردنەوەیکی شەین لەسەر کۆرسەکە هەرچەنە زائیدەن کۆمەڵێ هەڵە تێگەشتن هەبوو کۆمەڵێ گومان هەبوو کە گومان و یان بیکنەوەی جۆر بیکنەوە بۆ تەلەبەکان دروست ببوو لە تەلەگرامێکی خۆم جواب میاوەتەوە جگە لەوانە ینی ئەوانە دووبارە باز ناکەمە لەمانەیە باشە. تەواان بەڕێزان حەزەکەم باسی یەک کێشە بکەم. ساڵی پار زۆر زۆر مێشم پێی ماشەوە بۆ ساڵی پار کۆمەڵی کەسمە ناسی یەکێلانە برادێکی خۆم بوتیان ناویشم بیرە ئێسا بۆ دڵنیا بوون ناویشڵم ناوی ئەلەند بوو. ئەم کوڕە 2 ساڵە بوو. من بەڕاستی سیقەم پێی بوو کە کەسێکی باشە کەسێکی زیرەکە لێ هاتووە. پێشەمو شتێک تاوان زۆر کاتان ناگرم ئەوە بزانم کەسێکی لێ هاتوو دڵنیا بووم لە سعیەکەی دڵنیا بووم لە ماندوو بوونەکەی دڵنیا بووم لە هەوڵدانەکەی ئەنی خۆی و هەموو کەس چاوەڕێی دەرەجیان لێ کرد باشە. دوای لە ئاخری ساڵ کاتێ هەواڵم پرسیەوە نامەم بۆ نارد سێرم کردم کوڕە دەرەجەی نەهێنا زۆر زۆر بەلاوە سەیر بوو. هەرکەسا کۆمەڵی نمونەی کەشم بینی کۆمەڵە تاوان من ساڵی پار لەناو پۆلی گۆنزەکان هەبووم ساڵێکی دوور و درێژم لەگەڵ پۆلی گۆنزەکان بەڕێ کرد جوابی هەزاران تەلەبە میایەوە دنیایە ڤیدۆ ڤۆیس و نامە و نامە حلکردنی کێشە و زۆر 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 بەقۆڵ ناو تەلەبەکانی پۆلی گۆنزە ساڵی پار. لە دوای وردبوونەوەیکی زۆر زۆر لە بابەتەکە بینینی مەجموعەیەکی زۆر لەم تەلەبە ئەوەی کە پێیگەشتم ئەم خاڵە بوو. ئەو تەلەبانە لە کاتی ئیزنەکە ناتوان سعی بکەن بەهۆی سترێسی زۆرەیە بەهۆی نەزانینەوەیە بەهۆی قەلەقی بەهۆی هەر شتێکۆیە لە ئیزنەکە سعی ناکەن. بەڕێزان قەنەعاتکەن لە یەکەم ڕۆژی هاوینەوە لە مانگی شەشەوە هەتاوە
هەتاوەکو یەکی سێ، هەتاوەکو یەکی چوار باڵێن، هەتاوەکو یەکی چوار هەموو ڕۆژێ بە مەزبوطی سعی خۆ بکەی، هەموو ڕۆژە 12 ساعت سعی خۆت بکەی، بچی بۆ مەکتەب گوێ لە مامۆستاکە و گەری بیتەوە، خەوی خۆ لە کاتی خۆیان بکەی، خەو مەزبوط بێ، هەموو شتێکە مەزبوط بێ، وەڵڵا وەبیلا بەس کاتی ئیزنەکە سعی نەکەی دەرەجە نایەنی، بەس کاتی ئیزنەکە سعی نەکەی، وە پێچەوانەکەشی ڕاستە، بەڵام ڕێک بە تەواوەتی بە پێچەوانەکەی نابڵێین کاتی مەکتەب سعی نەکەی بەس ئیزنەکە سعیکەی دەرەجە نایەنی، نە بۆ شێوازە نە، بەڵام بەس کاتی ئیزنەکە بە مەزبوطی سعی بکەی، بەس بە دەروونێکی ئارام، بە دەروونێکی مرتاح، بە سەعیەکی جوان، بە پلانێکی جوان، بە پلانێکی ڕێک سعی بکەیت دەرەجەکە و چەند قات بەرزە بێتەوە، چەند قات ئەگەر لە کاتێکە لە کاتی مەکتەبیشان مەزبوط نەبێتی. طبعاً تەلەبەمان زۆر بووە، بۆ نمونەش زۆرە لە کاتی مەکتەبە تەلەبەکە ئاستی باش نەبووە، ناڵێم خراپ بوو و هیچ سعی نەکرد و زۆر وێران بوو، ئەڵێم ئاستی باش نەبووە. یعنیشی لەوانە من خۆم ئەم چەند جار باسی ئەم مەشهەدەم کرد و چکە بیرم ناچێتەوە، زۆر ناخۆش بوو، زۆر عەزێتیم لە دەرسی کیمیا دانیشتم گوێ لە مامۆستاکە ئەگرت دەرجەکەی باسە کرد لی تێناگەشتم، ینی ئاوا باسێکی تێناگەشتم. جا ئەوانەی لەوانەیە بەشێکتان ئەم شتتان بەسەر هاتی بێ کاتێککە سترێس و بێتاقەتێکی زۆر هەیە ئازارێکی معیدەوە بۆ تووشە بێ وەکو بڵێ تووشی دڵەکزێکی ژەبی لەگەڵێ ئام قوڕ و معیدە و ئەمانە زۆر هێشێ جا من لە پۆل دۆڵە تووشی ئەوە ببووم. ئەین لە دەرسەکە ئەم نە بێتاقەتی و سترێسەکە زۆر بوو چکە ئەو هۆرمۆنی سترێسە کارەکاتە سەر ئەو ماسوولکەی کە لە معیدەیە واکات ماسوولکەی کە سفینکتەری پێڵێن لە بەشی سەری معیدەیە واکە شل بێت و HCL ناو گەدەیەتە سەر ئەو کێشە بۆ دروستەکە لە معیدەیە. ئەم سترێسە ئەم نەزۆر بوو وای لەو ماسوولکەیم کرد هەر لە کاتی دەرسەکە ئەو ماسوولکەی کرا و ئەو ناخۆشی و بێتاقەتی توشکردن لە کاتی دەرسەکە. یعنی تەلەبی تیا بوو لە پۆلەکە ئاسی زۆر لاوەز بوو هەموو کەسەی زانی مامۆستا پرسیاری کرد ئەوەی زانی جوێی باتەوە من نەمزانی ئەو دانیشتوومە دێت دەرسەکەەوە هاکەزا لە دەرسی فیزیک لە دەرسی کیمیا کۆمەڵە کێشە مەشاکلی زۆرم هەبوو پێشترەوانی کە من بناسن باسم کردووە. بەڵام لە کاتێکە دوایەوە کە ساڵ خواگەرە بێت لە ئیزنەکە بە مەزبوطی سەحیم کرد الحەمدولله ئەم کێشانە نەما و دەرجێکی باشیش مێنە وە دەنیایە نمونەی وامان هەیە. نزیکترین نمونەوە کە لە ژیانی خۆمە بینیومە تقریبا مانگێکەوە بێژ لە کوڕێکا قسەم پرێسە لە ئەندازیاری شارستانی خوێنێ وتی بەس کاتی ئیزنەکە سعیم کردووە هەر بەس کاتی ئیزنەکە هەی بەس کاتی ئیزنەکە ینی وە نەوڵێن کاتی مەکتەب زۆر مەزبوط نە ئەڵێ ئەی بەس کاتی ئیزنەکە سعیم کردووە کاتی مەکتەب ئەچوون بۆ مەکتەب ئەهاتمەوە ئیتر جارێ بۆ ئەچوون بۆ بازار ینی زۆر بە فشقەت ئیشەکەم گرتبوو بەس کاتی ئیزنەکە بە مەزبوطی سعیم کردووە. ئەمە بەڕاستی زیاتر لە تەلەبەیەکە زۆر ئەمان بینی ئەو ساڵانی کە بایکۆد بوو کە ئەم یاخود منهەج کەم کرابووە وەکو ئەم ساڵ کە منهەج کەم کراوەتەوە ئەم ساڵانە زۆر کاریگەریەکە زیاترە لە ینی لە ئیزنەکە سعیکەی زۆر کاریگەریەکە زیاترە بۆ چونکە ئێستا جاران دەبەش لە جینەزانی داخڵ بە ئیزنەکە سعی کرالانە و دەبەش بۆ مەزبوط نەکرایە بەس ئێستا هەش بەش داخڵە هاکەسا بۆ دەرسەکانی تریش بەشەکان کەم بوونەتەوە بۆی لەم کاتە کەمی کە لە ئیزنەکە لە بەردەستایە فریای مەزبوطکردن و زەبطکردنی بابەتی زۆر ئەبێتەوە باشە کەواتە بەهۆی گرنگی ئەم بابەتەوە لە ئیزنەکە ئێمە کۆرسەمان کردوەوە هەموو کۆرسەکانی تر هەموو خەڵکەکانی تر لە کاتی ئیزنەکە وازە تەلەبەکە هێنێ ئەم تەلەبەیەش لە پڕۆک مامۆستا باسی کرد بە ژیانی تووشی ئەم سترێسە زۆرە نەبووە بۆیە لە پڕکە ئەو هەموو سترێسە زۆری یەتە سەر هەموو کەسێ سێری ئەکا هەموو کەسی چاوی لەسەرێتی هەموو کەسێ تەرکی ماڵی ئەکا ئەمیش تەرکی چوونە دەرەوە ئەکا ئەم بێتاقەتیە زۆری لەسەرەتی و هەموو کەسی جوازی لێ هێناوە ئەڵێ با خەریکی سەعی بێ هەموو کەسی وازی لێ هێناوە ئەڵێ با خەریکی سەعی بێ بۆیە ئەم بێتاقەتی و ئەم بەتەنهاییە سترێسێکی زۆری لەسەر دروستەکە وای لێکە ناتوان سەعیکە وای لێکە یەکێ لەو شتانی کە تۆزێکی تر باسی یەکەم زەفەرمان هەیە چارەسەری کێشەکە ئەزانێت هەنی بۆ نمونە هەر شتێکی زۆر سادە کە باسم کردووە من باسی ئەوم کردووە کە کاتی بەیانەی هەڵەسی لە خەو زۆر تەلەبەکە بەیانەی هەڵەسی لە خەو بەیانەی خەویە ئاوا لەسەر سعیکردنەکە خەویە باشە ناتوانێت سعیکە خەو ئێباتەوە من باسی کۆمەڵە چارەسەرم کردووەیەکی لە چارەسەرەکان ئەوەیە هەوڵ بە سەعاتی یەکەمی سعیکردنەکە و بە سەوتی بەرز بخوێنە باشە ئەمەوە لێکە خەو نەوباتەوە ئێخۆ ئەم کەسە ئەم قسەی لە منەوە گوێ لێ بووە بەس ئێستا بەهۆی ئەو سترێس و ئەو قەلەقی و ئەو زەختە زۆرەوە ئەم کێشانە ناتوانێت چارەسەریان کە یعنی زەختێکی زۆری کەوتوتە سەر هەموو شتێکی لێ تێکچووە پلانی لێ تێکچووە خەوی لێ تێکچووە سعی لێ تێکچووە دەرزگای لێ تێکچوون
يعني هەموو شتێکی لێ تێکچوو بۆی ئەم سترێسە زۆرە. ئێمە هاتووین لە کۆرسێک کە ئەم شتانە هەمووی بۆ چارەسەر بکرێن. قەنەعەت کە من ڕۆژانە بیرەکەمەوە بۆ من ئەم شەو لە کۆرسەکەی خۆما وانە بۆ تەلەبەکان پێشکەشەکەم. باشە ئێستا شتێک زۆر زارورە پێیان بڵێم. ئێستا ئەگەری هەیە تووشی چی بێتن، ئێستا چ شتێکە ئەوان زۆر گرنگە بەڵام ئەوان زۆر گرنگی پێ نایەن و ئەزان شتێکی زۆر نییە. باش ینی بیر ئەەکەینەوە ینی سیرکە لە لاپەڕی دوایشە باسێکم بڕەزان ئێمە چی بەدەستین لەم کۆرسە پێش هەموو شتێک تو ئەزمموی دوو کە زۆرەگری کە ئەزممویان لەگەڵ هەزاران تەلەبەیە هەبووە. ینی مامەسەڵاتە 8,000 تەلەبەی هەبووە، یعنی ممارەسەی لەگەڵا کردەوە دەرزی پێشکەش کردوون. ئەمانە ئەگەر هەر هیچی نەکردبێ ئەگەر بەستە ناقسەشی کردبێ ئەم کابرا ئێستا دنیا ئەزمموی پێ چکە لەوەی کە دنیا کەسی بینیەوە فیدباکیان یاوەتی قسەی لەگەڵا کردوون چوە بۆ لای ئەمان هاتوون بۆ لای ئەم بتەوێت نەتەوێت ئەم کەسە ئەزمموونێکی زۆر گەورە لە مێشکێ هەیە. بەرکەوتەی ڕاستەخۆی لەگەڵ تەلەبەیە هەبوو. یان بێن باسی خۆم بکەین من ساڵی پار کۆنتاکتی بەردەوام لەگەڵ تەلەبەیە هەبووە. تەلەبە هەبوو بە بەردەوامی پەیوەندیم هەبووە لەگەڵیان هەموو ڕۆژێ هەموو هەفتەیە هەموو کاتێ ینی نەفەر هەبووە لە نزیک ماڵ خۆمانەوە هەموو ڕۆژێ لە مزگەوت بینیومە ئەمڕۆچی و کردوەرە عادی کاشاکە ئەمڕۆ کێشەکانم ئەوە بووە یاڵا وەرە ئەمە تاقی کەرە بزانانی ئیسفادی لەکەی دوای مانگی هاتوۆتە وڵا ئیسفادەم زۆر لێ کرد ئۆکەی بیکە بەمە وابکە وامەکە کۆمنتم خوێندەوەتەوە بیرم کردەوە قەناعەتکەن ساڵی پارجاریوە هەبووە بە 10 دقە بە نیم سەعات ئەوە بیرم کردەوە بەس لەسەر یەک بابەت بزانە باشترین شت چی بکە چییە تەلەبە بیکا بۆی ئەم کێشەی چارەسەرکە. منێ کە بەو ئەزممونە کە تەبەن هەمووی فەزڵی خوای گەورەی بەڕزان من حەز ناکەم ئەم کەلیمە زۆر دووبارەکەمەوە بۆ ئەوی یعنی ناخۆش نەبێ هەم بۆ خۆم بۆ ئێوەش بەڵام هەموو ئەوەی کە هەمان و نیمانە بە فەزڵی خوای گەورەیە. یعنی من یەک کەلیمە لەم دەمەم بێتە دەرەوە بە فەزڵی خوای گەورەی ئەزانم. يعني ئێستا کە من ئاوادانیشم بە ئیسراحەت لەبەر کامێرا بە فەزڵی خوای گەورەی ئەزانم. ئێستا ئەو کەلیمان ئەو کتێبان لە پشتمەوەی کە ئەی خوێنمەوە فەزڵی خوای گەورەی ئەزانم ئەم هەناسی کە ئەم چاوی کە ئەی تروکێنم هەمووی سەراپا هەمی فەزڵی خوای گەورە ئازانم. ئەمەش فەزڵێکی خوای گەورەی کەیەتی بە من کۆمەڵی زانیاریم لایە ئەتوانم بێم بە تەلەبەکان. باشە لەبەر ئەوە وتمان بەهۆی ئەم سترێسە زۆرەوە کە لە پۆلی 12 تووشی ئەبێ ناتوانێت چارەسەری کێشەکانی خۆیکە ئەو ڕێگە ڕوونی کە دیارە لە بەرچاوی تاریکە بێت. باشە بڕزان ئێستا باشە وەک لێرەشان نووسیمە یەکێ لە کێشەکان ئەوەیە کەسەکە چارەسەری کێشەکەی خۆی ئەزانێت وەکو پێم بود ینی وتم ئێستا بەیانێکە هەڵسای لە خەو وا بکە کەجی بەیانی هەڵەسێ لە خەو سێرەکە دوای تۆ خەوی لێ کەوتوتەوە. یعنی مەبەستم لەوەیە ئێستا من لە ساڵی پار ڤۆیسم هەیە ڤیدیۆم هەیە خۆ ئەم شتانە ئەم زانیارانە لای ئێوەیە ئەم زانیارانە هەیە بەس خۆتون ئەم شتە ناتوانانی بکەی بە عەمەلی. پێویستەکە نەفەرێکە بێ ئەم شتان و بیر خاتەوە لەگەڵ تا بێ ڕۆژانە هاوکارێ بێ بیری بخاتەوە پێم وتن بۆیە تۆ چارەسەری ئەم کێشەکان نەزانیت بەس کێتە حاڵی حازر نازانی چارەسەریکی هۆکاری سەرکی لە ئیزنەکەیە چییە لە سەتان نەوون و ئەو سترێسە زۆرەیە کە لەسەردە. باشە بۆی ئێمە لەگەڵتانی دووبارە بابەتەکانتان بیر ئەخێنەوە. تەلەبە بۆی ئەم قەلەقەی زۆرەوە نازانێت چۆن سەعی بکات. ئۆکەی قەلەقەکەی بەچی پڕەکات و سەریکە جەماعەت ئێمە دایمە لەش و جەستەمان ئێوێ خۆی لە سترێس ڕزگارکە. باشە کە چۆن خۆ لەم سترێسە ڕزگارکەی ئێ ناتوانانی سعیکی بۆی قەلەقە زۆرە بۆ چیەکە ئەچێ کاتەکەی بە موبایل سەرفەکە بۆ چکای خۆشی لە موبایلە هەیە لە سەعیەکانیە ئێ لەشی بەرەو خۆشەکە ئێبە بۆیە سێرەکەی لەگەڵ ئەوەی کە سترێسی هەبوو لەگەڵ ئەوەی کە نازانێت چۆن سعی بکات چۆن کێشەکانی خۆی چارەسەرکە ئەچێ کاتەکانی خۆی سەرفەکە کاتەکانی خۆی وەیستایم پێڵ یان کات بەفی ڕۆیە بەچی بە موبایل بە چات بە گروپ ینی بۆ قەنەعەتکەن گروپ هەیە ئەو تەلەبانی کە جواب ئێنەوە هەر بەس بە سێرکردنی تەلەبەکە ئەزانم ئەمە چ جۆرە تەلەبەیەکە ئەمە جۆرە تەلەبەیەکە کە لە سەعیەکەی چێژوە ناگرێت بەڵکو بێتاقەتێکە سەعیەکەی لەبەرەوەی پلانێکی جوان و خشتەیەکی ڕوون لە بەردەمیان نییە ڕێگەیەکی ڕوون لە بەردەمیان دیار نییە بۆیە هاتوو خۆی مەشغوڵ کردووە بە چات و بە گروپ و بە جوابدانی تەلەبە ینی خۆی لە بابەتەکە تێنەگەشتووە یە مناقەشی بابەتە لەگەڵ تەلەبەیەکەکە شتی ئەلەم بابەتانم زۆر بینیوە ینی نەک بینیومە زۆرم بینیوە چکە من بەرکەوتم زۆر بۆ لەگەڵ تەرمان تەنها ساڵی پار بیرمیە کاتی جیازی سفرم دەرێنە بیرمیە 4-5 سەعات بەس خەریک بووم جوابی خەریکی دانانی جەدۆل بووم بۆ تەلەبە جەدۆلی ئیزنەکانی ماوەیە بۆ جوابی هەموو چاتێک مایەوە جەدۆلم دانە ئێستا کۆمەڵە فکری زۆر هەن لە مێشکمە بۆ دانانی جەدۆل. باشە
طبعا کۆمەڵێ ڤیدیۆ و ڤۆیس و شتی زۆریشم لەسەر دروست کردووە لە کۆرتەکە لە یوتیوبە لە چەناڵێکی خۆمە لە تەلەگرام بە هەمان شێوە بەڕێزان. ئەم کۆرسە وەکوتم بۆ کەسێکە کە ئاوا ڕێیەکانی لێ تێک چووە، بێتاقەتە، نازانێت چی بکە، نازانێت هەستەکە زۆر مەزبوط نییە، هەستەکە دوا کەوتووە، هەستەکە خەوی مەزبوط نییە، خۆراکی مەزبوط نییە، سەعی مەزبوط نییە، هەستەکە سوودێکی زۆری لێوەرگێ. وەلەو ئەگەر تەلەبەیەکە بێ هەست بۆیە بچکە حەز بکە هەموو شتەکانی مەزبوط و پێویستی بە کۆرسەکە نییە، توانێت بەشداری نەکە. یعنی سەرپشکەوە مامۆستا عەتا وتی، یعنی ئێمە مامۆستا عەتا ممارەسەی ئەم پاکێتی بەهای کردووە، ئەم هەموو خۆراکە پڕ تاقە و پڕ سوود و پڕ ڤایتامین و پڕ تاقەی هێناوە کۆی کردوێتەوە دنیا ئەزمون کراوە. تەمان بەڕێزان ئەم پاکێجان لە خۆ دروست نەکراون، وەزائیدەن ئێوەش یەکەم کەسین کە بەکاریێنن، بڕۆن سێریکەن جوێنی کەناڵی بەهابن، دنیای فیدباک دانراوە کە تەلەبە چەندی ئیسپادیان لەم پاکێجە خۆراکیانە کردووە. بەڕێزان ئێمە لە پۆلی 12 شتمان زۆر هەیە، یعنی بیرکەرەوە یەک ڕۆژ من ساڵی پار زۆر ئەمیز یەک شت بکەم، بەس بەڕاستی ئەوەی من لە بەردەستما بوو ئەوە بۆ ڤیدیۆ یوتیوب دروستکەم، بۆ ئەمەش بە ڤیدیۆ یوتیوب باز ناکرا، بۆیە بەڕاستی ساڵی پار باسم نەکردوتەنان ئەم ساڵیش ئەمویست شتێک ڕێک بخەم لەسەر یەک ڕۆژی کامل ژیانی تەلەوی پۆلی 12. ئەخر لە ژیانی تەلەوی پۆلی 12 زۆر شت هەیە کاکە ڕۆژێک هەیە لە خۆڵە وەڵام هەستەکەم شتەکانم بیرەچێتەوە، ڕۆژی هەڵێ وەڵا هەلێت لە خۆ دواکەوتم، کاکە ڕۆژی وایە لە جەدوڵەکەی یەک ڕۆژ تێگەچێ، ئەمە سترێشی گەورەی بۆ سترێسێکی گەورەی بۆ دروستکە واکە وازە سایی بێنێ. یعنی قەنەعەتکەن نەفەر هەیە بەهۆی یەک سترێسەوە وازە سایی هێنێ، بۆ لەبەرەوەی ڕێنمایی نەکراوە، لەبەر ئەوەی ئاگادار نەکراوەتەوە، لەبەرەوەی فێر نەکراوە، لەبەرەوەی کەسێک نییە دەستی گرت بێ ئەم شتەی فێر کرد بێ. نەفەریشمان هەیە لە یەک قسە سوود وەرەگرێ، وەڵڵاهی نەفەر هەبوو دووسێ ڕۆژ چەند ڕۆژ لەمە پێشناوی مۆناڵم دیکار شاکار ئەسیلەیەکی دەرسی نزانیم حل کردووە، باش نەبووم لە ئەسیلەکەیە، زۆر بێتاقەتم، تەنان دنیایە فکری نەرێنی هاتەنەوە مێشکمەوە چی بکەم و تاوم دەرەجەنیان و ئەو حل لە خۆ چوم سەری ڤیدیۆکی یوتیوبم کرد، ڤیدیۆکی تۆ بوو، ڕێک چووە سەر ئەو شوێنی کە باسی حلکردنی ئەسیلەتە کرد، وتە برادەرێکم هەبوو حتمەن ئەم قسەیە ڕاست بوو، ئێستاش ئەو کەسە برادەرمە و ناویشی ئەزانم و ئەزانم لە چ شوێنێکە خوێنە و بەتمام لە ماوەی داهاتووشە سەردانیکەم بۆ زانایەتەن. وتی ئەسیلەکەم حل کردووە، هەفتام هێناوە، یەکەم ئەسیلەم بوو حلم کرد لە ئەسیلە ثانیە. بۆ ئاساییە تۆ ئەسیلەیەک حل کە دەرج و باش نەبێت هەیە، ئەسیلەکانی کەماوە لە مڕاجعەی دووهەمە هێشتا کاتە لە بەردەساماوە، خۆلی دوو لە بەردەساماوە، بۆیە یەک شتی بچکۆلن نادڕوخێنێ، نایەڵێن بدڕوخێنێ. باشە بەڕێزان لەبەرەوە پۆلی 12 شتی زۆری تایە، لە خەوقەسانی تایە، بە هەمان شێوە خەوتنی تایە، تۆ ئەبێ ڕۆژانە ئەموو بیر بخرێتەوە. باشە وەکو چۆن خوای گەورە ئەمرە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەڵێ بیریان بخەرەوە، ئەم دینیان بیرخۆتەن، تەنان دین بیرخستنەوەی دین. ئیشی داعیەکان چییە؟ ئیشی ئەو هەموو مەلایە چییە؟ بۆ من نازانم کاری چاکە بکەم، بۆ من نازانم کاری خراپە بکەم، بۆ من نازانم نوێژەکانم لە کاتی خۆما بکەم، لە کاتی خۆیان بکەم، بۆ من نازانم شەو نوێژ کاتێکی زۆر پیرۆزە تەهەجود هەسان لە خەو بۆ شەو نوێژ ئیشێکی زۆر پیرۆز، بۆ من ئەمان نازانم. خۆ لە ژیانم یەک جار بیبستم تەواو، تێ هەر کەس پێم بڵێ شەو نوێژ شتێکی پیرۆزاڵم بەڵێ وایە، بەس خۆ ئەیکەم ئەی سوودی نوێژی جومعات چی؟ یعنی بەس بیرکەنەوە بۆچی نوێژی جومعامانێ، بۆ وتاری جومعامانەیە، بۆ خۆ ئەو قسانەی کە ئەیکا زۆربەی دووبارە نییە، مەگەر دووسێ چیرۆکی تیابێ دووبارە نەبێ، بۆ بیرخستنەوەیە کە تۆ شتەکە و بیر ئەخرێتەوە، اینجا دووبارە دەسەکەیتەوە. بۆ نمونە بەڕێزان ئێمە بەرزونزمیمان هەیە، این ماوەیە تااقەتی سەعی هەیە، ماوەی تااقەت نییە، ماوەیە زۆر پڕتاقی، ماوەیە تااقەتیان نییە. یەکێ لەو کێشانی کە زۆر تەلەبە پێی ئەناڵێنێ ئەمەیە، یاخود من ئەم کێشەم زۆر بینەوە کە سەر ئەبێتەوە لە سەعی وازە سەعیێنێ، بەڕێزان نابێ وازە سەعی بینی، کە وازە لە سەعیێنە ناتوانێت بچیتۆ سەعی، کەواتە کە سارد بوویتەوە لە سەعی ئەبێ هەر چارەسەرەکەی ئەبێ هەر بەردەوام بی لە سەعی، ڕۆژێک دوای بەرە ئەم ساربوونەوە نامێنێ، بەتابەت لە خولی دوو ئەمەتان تووشە بێ، ئەم ساربوونەوەتان نامێنێ دەسەکەنەوە سەعی خۆدان. لەبەرەوە لە پۆلی 12 شتمان زۆرە، ئەبێ ئێمە ڕۆژانە ئەمە بیری تۆخەینەوە. اینجا بەڕێزان واز لە هەر هەمووی بێنە. ئێمە لەم کۆرسە چی بەدەستێنین؟ یەکێ لە تایبەتمەندیەکانی کۆرسەکە لە پاکێجی ئاڵتونیە سەعی جەماعیە. پێش هەموو شتێ باسی سەعی جەماعی کەم بە غەڵەت تێنەگەن، هەندێک کەس وازانن سەعی جەماعی چییە؟ ئێمە چینە زوومێکەوە وەکو ئەم زوومە ئێستا چینە زوومێکەوە یاڵا ئەڵێم جەماعەت با دەستکەین بە سەعی کیمیا، من قساکەم ئەو قساکە نا سەعی جەماعی من بەسم ئەوە نییە. ئەو سەعی جەماعی ئێمە ئەیکەین چۆنە؟ بەڕێزان من لەسەر ئەم مێزە دانێ مێزەی پشتمەوە باشە، بە هەمان ئەم ستاندی کە ئەم موبایلی لەسەرە ئەوە کامێرەکەکەمە سەر خۆم، مایکەکە داخەم بەس کامێرە کراوەوە بێت، بە تەکنیکی پۆمۆدرۆ سەعیەکەین.
يعني ئەڵێم یاڵا ئەوە جەماعەت ئێستا سەعات 6 بەیانیە جەماعەت پۆمۆدۆرۆ یەکەمان دەست پێ دەکات یاڵا ئەوە کە شتێکەوە چارەکەمان هەڵدێ ئەو دەستەکەین بە گەشتی ئەمڕۆمان لە سەعیەکە پەنجی پێیانی 25 دقیقە سەعیەکەین پێکەوە مایکەکە داخەمە وەکو چۆن ئێستا مایکەکەم داخستم مایکەکەم داخستم سەعی خۆمەکەم ئاو من لەسەر مێزەکە بە ئایپادەکەی خۆم سەعی خۆمەکەم تۆش موبایلەکەت کامێرە و داخراوە مایکیش داخراوە بەس موبایلەکە و لە تێنش تا گوێ لە منە کە ئێمە دەستمان کرد بە سەعی ئاوا 100 نەفەرین 200 نەفەرین چەندێکین کە دەستمان کرد بە سەعی تۆش دەستەکەی بە سەعی دەستەکەی بە سەعی لێگەڵێن دەستەکەی بە سەعی خۆت کە 25 دقیقە تاوا بوو من مایکەکەم وەڵام جەماعەت 25 دقیقە تاوا بوو ئێستا 5 دقیقە ڕێز وەرەگرین 5 دقیقە ڕێز وەرەگرن دوای ئەو دەستەکەینەوە بە سەعی بە هەمان شێوە ئاوا پێکەوە سەعیەکەین باشە جاری وایە لە 5 دقیقە ئیسراحەتەکانە من ڕێنماییەکتانەکەم تێبینەیەکە هێتە مێشکم کوورە قسەیەکی هاندانە جاری وایە ڕێستەکەمان بە قسە بەسەرە بین یان لە ڕێستەکەمانە تەلەبەیەک هەڵەسێنین ئەزمموی خۆی باسەکە لەگەڵ سەعید لەسەر سەعی جەماعی لەسەرێکن بابتە ئێمە بم شێوە سەعی جەماعیەکەین بەڕێزان سوودی سەعی جەماعی چییە لە دەمی تەلەبەیەکەوە کە زۆرترین سەعی جەماعی کردووە لەگەڵمە طبعا من لە کۆرسەکەی خۆم لە کۆرسی نەزان کە الحەمدولله سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستێناوە کە لە کاتێکە لەسەر تا قسەی زۆری لەسەر کرا تۆ خۆت ساڵێکە پۆلی 12 تاوا کرۆ چۆنەکرێ کۆرسی زیندانی بکەیتەوە ئالا کولە قسەی زۆر کرا الحەمدولله سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستێناوە من لەوێ زۆر ممارەسی سەعی جەماعیم کردو یعنی لە خۆ ناڵم سەعی جەماعی سوودی زۆرە ئەم قسانێک کە بێتەڵم قسەی تەلەبەیەکە کە زۆرترین سەعی جەماعی لەگەڵ ناکردووە ئەڵێت چی سعی جەماعی سوودەکانی چی یەکەم شت ئەڵێ واو لێکا زوو هەسی دەخەو بۆ نمونە ئەڵێم جەماعەت یەڵا سبەینێ سەعات 6 بەیانی سعی جەماعیمانێ ئەم کەسە لە شەو ماڵی ئاگادارە کات و دایە سەعات 6 بەیانی بێ هەڵمسێنی خۆی دووسێ موبایل حاضرەکە سەعات 6 بەیانی من سعی جەماعیم هەیە کەواتە ئیلتیزام ئەکا بە کاتێکە و کە هەسی بۆ سعی جەماعی ئەمە یەک دوو وا لێکە دەستکەی بەسەری کاکە جاری وایە هەر خۆ مەشغوڵەکەی هەر هەڵەسی ئەچیتە دەرەوە یعنی کاتی ئەڵی سەعات شەش دەستەکەم بە سەعی ئاوا سێرەکەی سەعات 6 و 7 دقیقە بەڵای با تازە بێ بە 6 و چارێک بێ بە 6 و نیو خۆ مەشغوڵەکەی خۆ سەرقاڵەکەی بە شتێکی درەوە ئەمە ئەوەی تیانە کە بە جەماعی سەعیمان کرد تۆش مەجبوری لەگەڵ ئێمە سەعیکەی سێهەم شت لە ڕۆژانی ئاسایی زووتر دەسەکەی بە سەعی بۆ بنێ ماگەر شەوان ساعت 8 بەیانی عفو شەوان ساعت 8 شەو ئێمە دەستکەین بە پۆمۆدۆرۆ یاخود دەستکەین بە سەعی جەماعی تۆ ئەبێ لەگەڵ ئێمە دەست پێکە تا سەعات 11 شەو بۆ سەعیەک تۆ ئەگەر ئەمە نەبووە لاوانی سەعات 9 شەو دەستی کرا بە سەعی لاوانی سەعات 10 وازی پێ نایە بەڵام ئێمە کە بە جەماعی سەعیمان کرد ئێمە پێکەوە سەعیەکەین لەگەڵ یەکە ڕێست وەرەکرین لەگەڵ یەکە دەست پێ ئەەکەین ئەمە هەمووی سوودی ئەوەیە وەزائیدە بەڕێزان بێتاقەت و ماندووبوونت پیا دەرناکەوێت یعنی ئێمە کە پێکۆ سەعیەکەین پێکوازە اینجا دوای چوار پۆمۆدۆرۆ ئێمە ڕستێکی 20 دقیقەیمان لەبەرسا لەم ڕێستە ئەچین ئاوا خۆین نانەخۆین ئیسراحەتەکەین پاڵەکەوین یان لە بینی 25 دقیقە سەعی 5 دقیقەمان لەبەردەسایە ئەمانە هەمووی وزە و تاقە و ئەکاتۆ بە بەراوە و لێکە بێتاقەت نەبیوە لێکە ماندوو نەبیوە لێکە بە تاقەکی زۆر و ئەسڵان بێتەوە بۆ سەعیەکە لە دوای چوار پۆمۆدۆرۆ لە هەمووشیان ضرورتەی ئەوەی کە پابندی ئەکا بکاتەوە ناتوانانی لە خۆ لە ناوەڕاستی سەعیە هەسی بچی وازە سەعی بێنی و بێیتەوە و یەکێک لە سەرەتانەکانی پول 12 ئەوەیە بەڕێزان چیە موبایل بەکارێنێ لە بینی سەعیکانە ئەمە سەرەتانە باشە بەڕێزان یەکێ لەو شتانە ئەمە جگەلەوە کە ئێمە لە پۆل 12 لەگەڵ تامین بەڕێزان ئێمە لەلایەن یادگەوە لەگەڵتانە بێ مامۆستا عەتا لەلایەن یادگەوە لەگەڵتانە بێ تۆ ئەزانی ئێستا مامۆستا عەتا مامۆستای یادگەیە وانە بێژە لە گەورەترین کۆرسی ئۆنلاین لە هەموو کوردستانە ئێستا ئێمە لە ئاواتەکانی مامۆستا عەتا 3 ساڵە لەگەڵ مامۆستا ئاواتە لە ئاوات ئەکادیمی دەرس ئەڵێتەوە یعنی شتەکەتان بەکەم نێتە بەرچاو ئێمە باسی بابەتێکەکەین باسی یادگە کە چەنەها کەس لەم کۆرسیانی خوێندووە ئێستا لە هەرێکی لەوانی کۆرسێکی خوێندەوە منم کاکە ئێستا کە من قسە بۆ تۆکە من کۆرسی یادگەم خوێندبوو باشە ئێستا یەکی لەوانە دکتۆر محەممەد ئازاد یەکێ لەوانە نازانم کێیە لە برادری خۆمە لە دەرمانسازی لە ددان کاکە کەسی خوێندوێتی مامۆسای زانکۆیە کەسی خوێندوێتی ئێستا حافظ قورئانە تەنها سێریکەن دنیا تەلەبی حافظ قورئان من هەیە بڕۆن سێریکەن مامۆستا عەتا دەرسی بە چەندین تەلەبەوتۆ کە ئێستا دنیایە فیدباکیان دانراوە لە ئاوات ئەکادمی یعنی شتێکی کەم نییە کە ئێمە پێشکەشی تۆیەکەین باشە بەڕێزان وتم تۆ ڕۆژانە ڤۆیس و ئەزمموی ئەم کەسانە بە نامی دەنجی وانەی ڕاستەوخۆ لەگەڵ ئەم دوو کەسیا هەیە ئێمە لەگەڵ تابین
ئێمە دەرونی خۆمان مرتاحەکەین بۆ ئەو پارێکە تویاوتە پێمان. چۆن دەرمان مرتاحەکەین؟ بەوەی کە لەگەڵ تابین، دڵنیاتان ئەەکەینەوە ئەوەی کە یاوتانە پێمان بەزیاوە پێتانە بەخشین. ئێمە ئەوەی کەوتومانە پشتیان بەخوای گەورە بە یارمەتی خوای گەورە جێبەجێەکەین و زۆر یعنی وعدتان زۆر پێی نایەن کەمی جێبەجێکەین، بەڵکو کەممان وتوە ئینشاڵڵا لەوە زیاترتان هێنین. یعنی کۆمەڵە پلانم لە مێشکایە بۆ کۆرسەکەی لە پلانەکان ئەوەیە ئەگەری هەیە من تەلەبەیەک بێنم کە لە یەکەمەکانی هەرێم بوو بێ ساڵی پار ئەزمون خۆی پێشکەشکار لەگەڵتانە. یعنی سێری کە بەڕزان ئێمە ڤیدۆمان هەیە، ڤۆیسمان هەیە، دنیاشتمان هەیە، خۆ دنیاشتە زۆر بیستوە، بەس وەڵڵا زۆر عەمەلیەتۆ لە کاتی ئیزنەکەیە ئەم شتانە و بێخرێتەوە. کاکە هەموو کەس لە کاتی ئیزنەکە واستان لێنێ، ئێمە لە کاتی ئیزنەکە واستان لێنێ. باشە ئەم کۆرسە کاتان ئەبا یە کاتان بۆ گەڕێنێتەوە، وەڵڵا کاتان بۆ گەڕێنێتەوە. دڵنیاتان ئەەکەم و هەموو تەلەبەیەک ڕۆژانە کاتی ئەفەوتێ بە بیرکردنەوە بە قەلەقی بە سترێسی، ئێمە ئەم شتانە بۆ ئەیجێڕینەوە. بەڕێزان لەوە زیاتر کاتان ناگرم، هیوادارم سار نەبنەوە. بەڕێزان بووک لە سەرەتای زوومەکە پێم وتن هەموو ژیانتان لە ژیانی ئەکادیمیتان لە مەکتەب لە پۆلی یەکەوە تا پۆلی 12 هەمووی بەم ئیزنەوە ڕەبتە، هەمووی بەم ئیزنەوە ڕەبتە. وەڵڵا ئەم ئیزنە سەعیمەکە هەموو ژیانی ئەوائل بووبێتی، هەموو ژیانی یەکەمی مەکتەبەکە بووبێتی، ئەم ئیزنە سەعیمەکە دەرەجە نایە. ئەم ئیزنە سەعیمەکە کەواتە کاتێکتان زۆر دەڕورە. هەر ئەم ساڵیش یعنی قەت لە ژیان تا شتێکی وەکو پۆلی 12 نایەتەوە بەردەمێ. کاکە لە طوبعان بە هەمان شێوە ئیمتیحانەکان قورسن وایە، بابەتەکان زۆرن وایە، ئەم شتانە هەمووی ڕاستن، بەس کاکە لە طوبعان قەیچەکە بانەوە نۆبێنم، بانەوە هەش بێنم، خۆ هەرم بە دکتۆرە، بەس لە پۆلی 12 وانییە ئەبێ زۆرترین دەرەجە بێنی بۆ شتە ئەو شوێنی کە خۆت ئەتەوێ، ئەبێ دەرەجەیەکی دیاریکراو بێنی. کەواتە ئەبێ کارێ بکەی کە لە هیچ کاتێک لە ژیاندا تۆ پێویست نەکە ئەم کارە بکەیتەوە. ئەویش چییە؟ ئەویش ئەوەیە شەو ڕۆژ تۆ سەعی بکەی، بەیانی هەساهێتە ئەو کاتێک خەویتەوە سەعی بکەی بەبێ ساردبوونەوە، بەبێ ماندووبوون، بۆ چکە یەک ماوەیە لە ژیانتا ئیتر ئەڕوا نایەتەوە، وازی لێنێ دەسی لێی بەرەبێ. باشە بەڕێزان، لەبەرەوە ئێمەش لەبەر گرنگی ئەم بابەتە ئەم کۆرسەمان دروست کردووە. پشتیان بەخوای گەورە لە کۆرسەکەشا لەگەڵتان نابین لە دنیای بابەتی ورتر و قوڵتر بە هەمان شێوەی چۆن ئێستا ئاوانەمان هەبوو، هەفتانە ئاوانەمان ئەبێ لەگەڵتانە ئەتوان بەشدار من لەگەڵمانە. پشتیان بەخوای گەورە سوودی تەواوەتی وەرەگرین، داواکەرم لە خوای گەورە هاوکارتان بێ، خێر و بەرەکەت کاتە کارەکانتانەوە یارمەتیداندا لە کەمکردنەوەی سترێس و قەلەقیتان، لە چارەسەرکردنی کێشەکانتان، لە چواردەورەکەتان، لە خۆتان، هەموو شتێکە هاوکارتان بێ یا ڕەبی. بەڕێزان هەر بۆ بیرخستنەوە لاوانی زۆرتان ئەگادار بن، سبەی شەویش بە هەمان شێوەیە بنهارێکم هەیە لەگەڵ دکتۆر محەممەد ئازاد شارە زۆری. پشتیان بەخوای گەورە لەوەش کۆمەڵی ڕێنمای کتێبی زیاترتان هێنی، هیوادارم لەوەشە سوود من بێ. وەسەلام عەلەیکوم ورەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. مامۆستا عەتاجان قسەی من هەرەو نەبوو قوربان، ئەگەر جەنابتان لێرە ماون ئەتوان بێنەوە، ئەگەر تەلەبەیەک پرسیاری هەبوو ئەتوانین چەند تەلەبەیەک وەرگین کە پرسیاری لەسەر کۆرسەکە هەبێت ڕوونکردنەوەی زیاتری بینێ. مامۆستا عەتاجان جەنابتان قوربانگیان دەستان خۆش بێخوا. زۆر سپاس کاک دکتۆر، زۆر سپاسی هەموو ئەو خوشک و برازیزانەکەین ئەو خوێندکارانە. نامانێ زیاتر کاتان بگرین یازیزان و بەڕێزان، کەسێکێ بەشداری کات ئێستا ئەتوانێت پەیوەندی بە سۆشیاڵ میدیاکانی یاوەت ئەکادیمیە بکات و داوای بەشداریکردن بکات، بەس بڵێت بە کام پاکێجەیە بەشداری کات، چکە پاکێجی ئاڵتونی هەیە، زیو هەیە، برۆنزەیە، ئەتوان نرخ وەرگرن ئینشاءڵڵا. وشاءالله هەرتوان لەم کەناڵانە بمێنەوە سوودی زیاتریشتان پێگەین ئەوەی بتوانین لە دەرەوەی کۆرسەکە. دەستەکانتان خۆش بێ و بەختەوەر بن. ئەگەر کەسێک پرسیاری هەیە لە خزمەتانین، ئەگەرش پرسیارتانی ئەتوانن ئێوە سەحەتی خۆتان وەرگرن. ئەتوانین دکتۆر گیان جەنابتان جوابیان بنەوە. زۆر باشە. ئەگەر کەسێک پرسیارێکی هەبێت لەسەر کۆرسەکە، لەسەر بەشێکی کۆرسەکە، لەسەر هەموو کۆرسەکە توزانم ڕوونکردنەوەیکی بێ، من لە خزمەتیان ئینشاءڵڵا ئەتوان دەست بەرزکەنەوە و هەڵێسین ئینشاءڵڵا. کاک یاسین فەرموو، جەنابتان ئەتوان پرسیاری خۆتان بکەن. السلام عليكم. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. دکتۆر سیارەکەم نەوە بوو بەس سرکە و هەنجوینەکە بەجێ ئەگەر هەبێ بۆ فرۆشتن داینابێت کاغەتا
بەس زۆر پرسیارەکەم وەگەر بەجێ داینە بفرۆشن داواکەین و بەڵێ طبعا بەجیاش هەیە هەر لە بەها ئەفرۆشرێ توانی ئەگەر ینی مەبەست لەوە بێ بەشداری کۆرسەکەش کەیت و ئەو دوانەش هەبێ یان بە تەنها ئەو دوانە هەبێ و ئەتوانی پەیوەندیکێ بە وەڵا سوشال میدیاکانی بەهاوە بەجیا هەیە. من لە کات وزاریان نیم لە کات هێناکە ئیزنەکەیان نیو چونە ساڵ داخلبوون و زەحمەتە ترمێ سرکە شتەکە بخۆمتر بە ساڵێکە ئەوکە زۆر چاکە توانی پەیوەندیکێ بە سوشال میدیاکانی بەهاوە لەو کاتێ دەست خۆش بێ. بە خزمەتتان. کاک عیماد جەنابتان سەرمایکتان کراوە توانن. الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاکسەر سەرەتا زۆر دەستخۆشیت لێ یەکەم ئەمن یەک بخۆم پرسیارم ڕاستی دەربارەی ئەو کۆرسێنە تەڵەبەشی 2 ساڵەمە پاریش زۆر جێم لە توگر زۆریش حەزم کرد قسە دەگە بکەم لە سۆشیال میدیاکان ئەو شتانە نامم ئەنار بەست نازانم نامەکان ئاچ بوو بەهۆی هەندێک کێشە و شتی تەکنیکی ڕاستی ئەمن ئێستا ئەو ساڵەکە ئەوە لە دەرسی سێم من ئەوڕۆ کیمیا لە بەندی سێم و ئێستا ئەوڕۆ سار بووم و نازانم یعنی کامل ساڵی دووەم لەوەتەی مەکتب دەست پێ کردەوە سار نەبووی بۆ هیچ مشکلەم نیە الحەمدوللیلا داخل بووم نەڕۆشتومەتەوە ینی امتحانی شێستەکە لەخوا بەزیاد بێ ئەوە دەستی سێم دەست پێ کردەوە ئیمڕۆ ئەبا بەندی سێم تاو کردبەتە ئەو کاتانە ینی ئێستا کەرتێکم ماوە لە بەیانی هەستاوم تاوەکو ئێستا نزیک 6 پۆمۆدۆرۆ سەعیم زیاتر پێ نەکراوە ڕۆژانی تر هەتا هەژدە ینی لە هەژدە زیاتر پێم ناکرا ینی ئەوەندە لە توانامە بەس ئیمڕۆ ینی سار بوومەتە ئەوەندەی لەگەڵ خۆما ئەکەم ینی ناتوانم بگەڕێمەوە ئەو زەیتەشم داوا سەر ساربوونەوەی وانە بەڵێ لەسەر ساربوونەوەی پرسیارەکەی من ینی ئەوەیە پرسیارەشت کەشمە ینی لە دەرس زۆربەی جاران ینی زار هەیە لە کامل ڕۆژەکە کە هەژدە پۆمۆدەرسە یەکەم نزیک لەو هەژدە پۆمۆدۆرە 35 خولەکەم چۆن لێوە لە ناو دەرسەکە یای زەینت ئەڕوالۆن لەسەر پرسیارێکی شتێکی هافکرێت بۆ شتێکە ڕۆزار وێ ساڵێکە بێ ئەو کابراەت نەبینەوە شتێکی ڕوونەیەوە لە داهاتوو ڕێدا تێگەشتم قوربانیان دەست چاوە خۆش بێ ئینشاڵڵا جواب دێمەوە. قوربانیان یەکەم شت کە باسی ساربوونەوە کرد هەموو کەسی سار دەبێتەوە و بە تایبەت تەلەبەکانی پۆلی 12 کە 2 ساڵان ئەوانە زیاتر ئاینساڵی مۆر پرۆنت و فلان شت ئەڵێ زۆر زیاتر ئەگەریان هەیە کە سار بنەوە باشە لەبەری تو 2 ساڵە لەنەوە جوێکایی کە بێستراحەتی خۆ ناتوانانی هەڵسوکەوتکەی ئەسم بێستراحەتی خۆم یاڵا بە ئێوارە داواتم لەگە برادریکە چم تو بێستراحەتی خۆ ناتوانانی هەڵسوکەوتکەی هەرچی هەنگاوێنەی ئەبێ بیرکەوت تو پۆلی 12 لەبەرەوە زۆر معڕەزی بۆ ساربوونەوە بۆ چارەسەری ساربوونەوە ئەوەی کە منش دیقەتم هەبێت دوو شتە یەکەم شت ئەبێت تۆ بەردەوامی لەسەریکردن دووهەم شت ئەبێت تۆ شتی دانی لە مێشکدا کاکە ڕۆژێ ڕۆژان ئەمە تەواو ئەبێت تۆ ئەچیتە ناو ژیانی زانکۆ تر تاو ئەمە تەواو بێتەوە تۆ بێ هەوڵ بی سعی بکەی بۆ ئەوی بۆی بە مرتاحی بگەیتە ئەو هەنگاوە باشە قسەی زۆرتر هەیە لەسەر ساربوونەوە ئەوانە ئەمە زۆر کردووە وەزایدەن دووهەم شتیش کە بۆ ئەوەی لە نیو سەعات تەمە نیو سەعات زۆر نییە تەلەبە هەیە 2-3 سەعاتی بە تەرکیز ڕۆشتن و ئەڕوا زەینی ئەڕوا لە کەسایی ئاگای لە خۆی نیە باشە کەواتە نیو سەعات کاری بەخێرە بەڵام بۆ ئەوی ئەو نیو سەعاتەش نەڕوا ئەبێ ڕێز وەرگری ئەگەر تۆ زانی و تۆ بە پۆمۆدۆرۆ سەعیگەی کەمترین ئەگەری هەیە کە تووشی خەیاڵ ڕۆشن بی لە کاتی سەعیە وەلێ ئەگەر هەر کاتی سەعیش ڕۆی من کاتی سەعی مەکرد خەیاڵ مەڕۆی هەستم پێک یەکسەر وازم سەعینام وێسە هیلاکم شتێک هەیە تونیمە برسیمە هۆکاری هەیە من لە خۆ تەرکیزمە ڕای وازم لە سەعی هێنا ئەهاتم عیبم نامە ئەم دوو شتێ بەڕەزان تکایە هەوڵ بن پرسیار لەسەر کۆرسەکە بکەن چونکە بابەتەکانیتر پێشتر لە کاتی خوا جوابمان یاوەتەوە باشە بۆیە هەوڵ بن پرسیار لەسەر کۆرسەکە بکەن بۆ ئەوەی ینی نەفەر هەیە لەبەر کۆرسەکە هاتووە ئەوێ زانێت لەسەر کۆرسەکە دەستکەوت بۆیە تکایە ئەگەر پرسیارەکە لەسەر کۆرسەکەیە اینجا دەسەڵ بڕە و جواب دێنەوە ئەو بەڕێزە بزڵبت نازانم ناوی چین هەشتاگی پێژەی دانابوو سماکی پێ ئەگەر بێوە قسە بکات یاخۆت ئەو بەڕێزەی تر کاک یاسین جەنابتان بەشداریتان کردبوو عەفوان ئیژان زۆر باشە بام بەڕێزە وەرگین ئەگەر جەنابتان پرسیارێکتانی لەسەر کۆرسەکە ئەتوانن فەرموو. السلام عليكم باشي مامسا بەڵێ ورحمة الله وبركاته. سلامت بی والله مامسا بە کورتی بالەکاتی جەناب نەگرم مامسا من پۆلی 12 نیم کولیەم تەواو کردووە مامۆستام بەڵام لە دەورەی قورئانم
قورآانێکی زۆرم لەسەر ماوەتەوانێ ینی لە بنکەیەکی دیاریکراو قورآن لە بەرەکەم دەرسێکی زۆرم لەسەر ماوە بە ماوەیەکی کورت ئەبێ و دەرسانە قەرەبوو بکەمەوە بەڵام هەرچەند بەرنامەدا ئەنێم و خەریک ئەبم زۆر سار دەبمەوە هەرەڵم دەرسم زۆر لەسەر ماوە و تەواوی ناکەم بەشداریم لە خولی چالاکردنەوەی مێشک کردەوەی لە مام سەعاتە زۆر باش بووم بەڵام ساڵە 2 ساڵە بێ وابزانم ئیتر ئایا ئەو کۆرسە بەڕێی تۆ بۆ من باشە چونکە کاتێکی دەرسدا نێم ساعت 6 هەڵەستم خۆم مەشغوڵەکەم هەرەوە نازانمە بە حەوتی بەیانی جاری وایە بەخوا لەگەڵ بانگ بەخەبەرم چواری بەیانی تەواو تێگەشتن پێشمشت خوازنێ بە کۆمەڵە پرسیارکەم جەنابتان هیچ ئیشی تر ئەەکەن لەگەڵ ئەمەیە یعنی ستەلوی پۆی 12 کە لەگەڵ ئیمە بەشدارە بێ هیچ ئیشێکی تر ناکە هەر لە ماڵ بۆی ماتونی بەڵێ من مامۆستان بەڵام ئێستا ئینجازەم کردووە لە ماڵەوە هیچ ئێشی ترم نییە زۆر باشە بەڵێ بۆنە ئەتوانی وەکو تەلەبەیەک بەشداربی لەگەڵمانە تەلەبەکان سعی چی ئەەکەن سعی مەکتەبەکەن لەگەڵ ئێمە سعی فیزیاکەن کیمیاکەن ئێمە ڕێنماییان پێین بۆ ئەوی سار نەبنەوە بۆ ئەوی یادگایان باشکەن بۆ ئەوی چی بکەن تۆش وەکو تەلەبەیەکە حسابکەین کارێکی زۆرە لە بەردەسا لەم چل ڕۆژەیە بێ بیکەی بە هەمان شێوە جەنابی شەتوانی بەشداری بکەیت و سوودی لێوەرگری لەوانەکانە هەرچەندە لەوانەیە کۆمەڵی فەقەرە هەبێت و هیچ سوودی لێوەرنەگری بۆ من باسی چۆنەتی سعیەکە لە دەرزەکان بکەم کیمیا فیزیا ئەمانە تۆ سوودی لێوەرناگری باشە بەڵام وەکو بە فکرە عامەکەی ئێمە ئەوەیە ئێمە تەلەبە لەم 45 ڕۆژە 46 ڕۆژە 44 ڕۆژە چەندێکی ماوە بە وزاری سعیکی مەزبوط کە جەنابی شەهرۆکو نەفەرێکە با بڵێن ئەتەوێت لە چ ڕۆژێک کارێکی گەورە بکەی جەنابی شە بۆ ناتوانی بۆیە منیش کە داخلەوە بووم ئاگام لە هیچ نەبوو یعنی ئاگام لەو کۆرسانە هەر نییە بەڵام کە داخل بووم زانیم جەخت لەسەر کاتێکی دیاریکراوەکەیتەوە ئەوم بۆ زۆر بەڵێ بۆ نمونە چارێکێک ئەیت بە تەلەبەکان من لەو چارەکە ئەبێ هەموو تەرکیزی خۆم کۆکەمەوە بۆ نمونە لەسەر لاپەڕەیەکی قورئان هەدەفەکەی من ئەوەیە و هەستەکەم سوودێکی باشی لێوەرگرم نازانم ئەنجە ئەشتوانی لەگەڵ ئاوەتە کاتیمی شاقسە بکەیت یعنی ئەزمموی یان ڕای کۆمەڵەت نەفەری تریژوەر بگری و بامەشەوە زانیارەکان بخوێنیتەوە بۆ ماوەکەی و ئەم شتانە نازانم لەکێ پرسم هەر لە پێیجی ئاواتەکادمی پرسم هەر لە پێیجی ئاواتەکادمی پرسە کۆمەڵە پاکێژمان هەیە کۆمەڵ تابنەری تیای کۆرسەکە هەمووی جواب دێن باش خاتون نەخۆش بخوا لەگەڵ بێ مامسای بەڕس بەڕێزان یەک نەفەری تر وەرە ئەگرین و لە کاتی جەنابیشتان ناگرین خزمەتتانە ئاکار جەنابتان شارێکتان هەیە لە کۆرسەکە جوابدانین ئینشاءڵڵا مامۆستا شاگردیان سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه مامۆستا گیان وەڵا بۆی کاتان زۆر نەگرم دەستخۆشی شت زۆر ناکەم و من 2 ساڵە لەگەڵ جەنابتانە خەریکم بەڵام وەڵام لێ پرسیاری بچووکمە بوو سعری پاکێژەکان بە دینار چەندە ینی دینار دۆلار بە چەند دەشتن قورباگیان بەپێی دیناری ڕۆژە ئەوە زیاتر لەگەڵ جەماعەتی ئاواتەکادمیە لەگەڵ کاتێککە نامیان بۆ نێری ئەو کەسی کە جواب تیا تۆش مێریارەکە لە دەستی ئەوەیە ڕاستی ئەم کۆرسە ینی کۆڵی من یەکێکم لەوانی کە دەرس ئەڵێمەتیایە ینی کۆرسەکە هی من نییە وەکو کۆرسی زیندەزانەکە نییە هەموو شتێکی خۆم بێت ینی منیش ینی شتێکم کۆمڵێ ئەرکم هەیە لەم کۆرسەیە ئاگاداری هەموو پرۆسەکە نیم بەعام بۆیە ئەوە لە ئاواتەکادمی پرسی زۆر باشتر بخۆ باشە کاک تۆی کە دەستخۆشی ساس ئیشەڵا ساڵێکە لە قوبعامەکە بین ئینشاءڵڵا کاگە بێی بۆ لام ئیشەڵا بە سەرچەوە خزمەت قوربان وەڵاهی مادەم کاگەکە زۆری پێ نەچوو ئۆکەی زۆر باشە با ڕێکۆردەکە زۆر درێژ نەبێتەوە ئینشاءڵڵا مامۆستا جەنابتان لێرە ماون ئەگەر لێرە ماون ئازێ نەبێت دەست بەرزکەنەوە مامۆستاگەستن من هیچم نەماوە دەستخۆشی لەو بەڕێزانە ناکەم کە ئەو کاتە بە نرخیان بەێمە بەخشی و السلام علیکم ورحمة الله خۆش بەڕێزان نەماتی خۆی گەورە بن خواتان لەگەڵ بێ